سنتەری پاراستنی مناڵانی ڕزگاری لە پشووی هاویندا ساڵانە دەبێتە ویزگەیەک بۆ دەرخستن و بەهێزکردنی توانای خوێندکاران و منداڵانی سنوورەکە. ئێمە وەک سنتەری پاراستنی مناڵانی ڕزگاری ئەم سنتەرەمان لە هاوینە لە بەتایبەتی واڵایە بەڕووی مناڵانی ناحەکەمانە لە بواری چالاکیەکانی هونەر و وەرزشدا. لەم سنتەرێمە مناڵان دێن بۆ ئێرە لە کاتی پشوەکانە فێری وێنەکێشان بەتایبەتی و بەشی وەرزشمان وەکو مانزەدە و چالاکی و تۆپی پێ و بەشی مۆزیقا و ئەمە لە سنتەرەکەمانە بەڕووی مناڵانە کراوەیە بە دەستخۆشی لەو گروپە ئەکەم کەوا ئەم ساڵانی پێشوون بەشی وێنەکێشان هەموو بە شێوەیەکی ئەکادیمی نەبوو، بەڵام مثل لە ڕێگەی ئەو هێڵەوە بە هاوکاری ئەڵمانی توانیمان ئەو بەشە زۆر تۆکمە بکەین و بە شێوەیەکی ئەکادیمیانە مناڵان فێری وێنەکێشان بکەین. بێریڤان هونەرمەندێکی شێوەکاری گەرمیانە بە شێوەیەکی ئەکادیمی منداڵانی بەشداربووی خولەکە فێری هونەری شێوەکاری دەکات. گروپی هونەری هەڵ لەگەڵ سنتەری پاراستنی مناڵانی ڕزگاری و بە هەماهەنگی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هەستین بەکردنەوەی خولێکی هونەری شێوەکاری بە شێوەیەکی ئەکادیمی و ئەمە جوان لەکردنەوەی ئەم جۆرە خولانە ئەوەیە هەم گرنگی بەتوانە و بەهرەی مناڵەکان بدەین و هەم لەم هاوینەدا مناڵەکان دوور بخەینەوە لە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان کە ئەمەش ئەبێتە هۆکاری زیانگەاندن بە مناڵەکان. کاتێک پێشتر هاتم بۆ ئێرە وێنەم دەزانم کاتێک مامۆستا پێشجیڤان بانگمی کرد بۆ ئێرە وێنەی فێرمی کرد و نەمدەزانی هەڵەکان چۆن بکەم ئەو فێرمی دەکرد، نەمدەزانی ڕەنگەکانی شتێک هەڵ بکەم ئەو فێرمی دەکرد. ئیتر زۆر دڵخۆشم تە کاوڕەکانمیشە. من هامە کەلارە ئەمانە ڕزگاریە. ئیتر لە ڕزگاریە ئەمان ناسی لەم سەنتەرەیە ئیتر بووین بە هاوڕێ. پۆلی پێنجم ئەمڕۆ هاتم بۆ سەنتەری فێربوونی هونەر وێنەکێشان لە ڕزگاریم بۆ مناڵ چاوگەشەکان شوارە ماڵەوە سێری ئایپات و مۆبایل دەکەن شتیوا خەریک خۆتان خەریک مەکەن بێن بۆ ئەم سەنتەرە فێری وێنەکێشان و ڕەنتێکەڵ و ئەوها شتی جوان فێرتان دەکات. هاتم بۆ وێنەکێشان یەکەم جا بڕێکم لە وێنەکێشانە زانی ئێستا مامۆستا زۆر بە جوانی فێرمی کردو و زۆر بە جوانی وێنە کێشانیش دەستی مامۆستا خۆشە. ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیش پشتیوانی خولەکانی سنتەری مناڵانی ڕزگاری دەکات وەک ڕێکخراوێکی مرۆیی جیهانی. زۆر گرنگە شوێنێکی بەم شێوازە لە ناو ناحی ڕزگاری بۆ مناڵان بەڕاستی ئەمە یەکێکە لە کارە باشەکان. ئەمە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هاوکاریانین بۆی کە مامۆستامان دابین کردەوە بۆ بەشێک لە وتنەوەی وانەکان و بە خۆشحاڵیشەوە گروپی هێڵ کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دامیەکە لە ژوورێک لە ناو سنتەری پاراستنی مناڵان خولی وێنەکێشانی بۆ مناڵان کردوتەوە کە بەشداربووانێکی زۆر باشیشی هەیە. ئەم سنتەرە بەتایبەت بۆ هاوین کە وەرزێکە مناڵان لە ماڵەوەن ئەتوانم کۆکەرەوەی مناڵانە بۆی کە بەشتی لاوەکیەوە خەریک نەبن وێنەکێشانی لێ وتنەوەی وانەکانی لێ. ساڵانە لە سنتەری مناڵانی ڕزگاری خولەکانی فێربوونی هونەری شێوەکاری و وەرزش و بەهێزکردنی وانەکان بۆ خوێندکارانی ئارەزوومەند دەکرێتەوە تا کۆتایی پشووی هاوینی خوێندن.